36 ساڵە فرمێسک لە چاوەکانیدا شەکرە وشک نەبۆتەوە. ئەو 30 کەس لە خێزانەکەی ئەنفال کراوە و خۆی تاخانەی ئەنفالە. هێنانەوەی ڕووفاتی 172 ئەنفالکراو بۆ چەمچەماڵ جارێکی دیکە برینەکانی تازە کردەوە. بە جۆرێک دەگری وەکو ئەوەی لەو کاتەدایە کە هاوسەر و براو کەسەکانی بەبەر چاویەوە براون. ئەم لەسەر گۆڕێک دەگری هێشتا نازانێت چی ئەمە، بەڵام دەڵێت هەر ڕووفاتێک دەبینێت وەکو کەسی خۆی لێ دەڕوانێت. چۆن زیسا آخرکریان ئەو ساژ آخرکریان زنە چاڵکریان خۆن ئەگرەمەلیانە گشتی وە ساقی بەوان سی کەسمان و بانەفارێ هیچمان نەما هیچ کەس منە کوڕ گەورەم ئێستا ئەمە وایوادی نەداشتم گەمەی کوڕە گەورە 5 مناڵەوەتیوە خاور ئەگەم زان خەورە منەوە ماڵەکەم گەم زان خەورەکەی کشت چمە هەڕۆمەسە کشت پێشەم ڕۆست هێنانەوەی ڕووفاتی ئەم 172 ئەنفالکراوە دوای 4 ساڵ لە چاوەڕوانی کە سوکاری ئەنفالکراوان بوو، دوای پرۆسەیەکی تاقەت بروکێن لە پزیشکی دادی بەغداوە گەڕێنرانەوە. دایاشەکرا کە هەموو تەمەنی لە چاوەڕوانیدا بەسەر بردووە، ئێستاش هەر چاوەڕوانە یەکێک لەم کەسانە ئەوانە بن کە سوکاری ئەون. فرمێسکی چاوەکانی قسەی دڵی دەکات. أنا بخواه بس بزان آمادم نیست خوب آمادم بس بزان کامل خواه ساله آه تیم سردای هفته بهوش هیچ پینا نخوام کشتی نخوش نفسی بوی نکشت. ڕووفاتی ئەنفالکراوان دوای 32 ساڵمانەوەیان لە ژێر خاکی غەریبی گەڕێنرانەوە زێدی خۆیان، بەڵام هێشتا دەیان هەزار ڕووفات ماون کە بگەڕێندرێنەوە و هیچ نەبێت کە سوکاریان لە چاوەڕوانیدا نەمێننەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام قەزای چەمچەماڵ.